بەسە چەوسانەوەی کارمەندانی خۆبەخش تاکەی ئەرچی زۆر و نەبوونی ماف دوای 10 ساڵ خزمەتکردنی نەخۆشخانەکان داهاتوومان چییە؟ ئەمە دیارترین ئەو دروشمانە بوون کە بەشێک لە کارمەندانی خۆبەخشی کەرتی تەندروستی لە بەردەم وەزارەتی تەندروستی بەرزیان کردبوو و داوای دامەزراندنیان دەکرد. داواکاری خۆبەخشانی تەندروستین بریتین لەم چەند خاڵەی خوارەوە. یەکەمیان دامەزراندنی سەرجەم کارمەندانی کەرتی تەندروستی بە شێوەی هەمیشەیی. دووەم هەژمارکردنی ساڵانی خزمەت کە چەندین خۆبەخشمان هەیە زیاتر لە ماوەی 10 ساڵە خۆبەخشە و هەڵوەشاندنەوەی یاسای خۆبەخشی و ڕێگری لەوەی بکرێت کە چیتر خۆبەخشی زیاد نەکرێت. پرسیار دەکەین لە وەزارەت بزانی کەنجین ئێمە ئەو مافەمان پێدەدرێت کە دابمەزرێن هەنی چەندی ساڵە نەفەرمان تێدا 10 ساڵە 5 ساڵە 6 ساڵە خۆبەخشی دەکە ینی وەک حەقە چ خۆیتی کە دابمەزرێتن دامەزرانە چی هەمیشەیش. پێش هەڵبژاردننیش چەند کۆبوونەوەیان کردو جەماتی نوێنەرەکان بەڵام بەبێ ئەوەی وڵاممان بدەنەوە کەس بەهانای داواکارەکەمان نەهاتیە بەڵام لەوەی کە لۆدامان نامەزرێنن نازام نیشانەی پرسیارەوە. وتەبێژی وەزارەتی تەندروستی بە پەیامی ڕاگەیاند هەتا ئێستا هیچ بڕیارێکی فەرمی نییە بۆ دامەزراندنی خۆبەخشانی کەرتی تەندروستی. بەردەوام لەسەر هێڵن بەڵام تا ئێستا هیچ بڕیارێکی فەرمی نییە کە دابمەزرێن بەڵام بەڕاستی زۆری شکار لەسەر دەکەین بە بەردەوامی و هەتا بتوانن ئینشاڵڵا بەو هیوای کە خزمەتێکیان پێ بکەن بە کارمەندانی خۆبەخش. ژمارەی خۆبەخشانی کەرتی تەندروستی نزیکەی 10,000 کەس دەبێت و چەندین جار گربوونەتەوە و داوای دامەزراندن دەکەن. ئەوان چەندین ساڵە لەسەر گیرفانی خۆیان خزمەتی کەرتی تەندروستی دەکەن بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو هەتا ئێستا مافێکی سەرەتایی پێنەداون کە دامەزراندنیانە. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هاولێر.